بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیز خۆشحاڵم کە لە بەرنامەی ژێرخان بەوێ عزیز و خۆشەویست شاد بوومەتەوە کە تەوەری بەرنامەی ژێرخانی ئەم شۆمان قسەکردنە لەسەر ژیان و ڕەوشی کرێکاران لە هەرێمی کوردستان. پێشەوە بچینە ناو بابەتەکە و لای میوانێکی تایبەت کە هەمانە لەو بارەیەوە کورتێک لە هەواڵ و زانیاریەکە تایبەتەکانی بە بابەتە ئابوووریەکانتان پێشکەش دەکەین. نرخی نەوتی خاو بەرزبوونەوەیەکی بەرچاوی بەخۆوە بینی. نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهاندا بە ڕێژەیەکی بەرچاو لە 100% بەرزبوونەوەی بەخۆوە بینی و لە پاش ئەوەی دوێنێ ئۆپیک وڵاتانی بەرهەمهێنەری نەوت ڕێککەوتن لەسەر کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت بۆ 500,000 بەرمیل لە ڕۆژێکدا. نرخی نەوتی خاوی برنت $1 زیادی کردووە. لە دوایین مامەڵەدا بە $64.39 مامەڵەی پێوە کراوە. ئەمڕۆ نرخی نەوتی خاوی برنت $1 زیادی کردووە. لە دوایین مامەڵەدا بە $64.39 مامەڵەی پێوە کراوە، واتە بە ڕێژەی 1.58% بەرز بووەتەوە. لە هەمان کاتدا نرخی نەوتی خاوی تەکسازی ئەمریکی 77 سنت زیادی کردووە و بە $59.20 مامەڵەی پێکراوە، واتە بە ڕێژەی 1.32 بەرز بووەتەوە. ڕێکخراوی وڵاتانی وەبەرهێنەری نەوت ئۆپێک وڵاتانی هاوپەیمانی ئۆپێک ڕێککەوتن لە سەرکەمکردنەوەی ڕێژەی وەبەرهێنانەکانیان بۆ 9 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە بۆ پاڵپشتیکردن لە بەرزکردنەوەی نرخی نەوتی خاو لە بازاڕەکاندا کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی ناکۆکیە بازرگانیەکانی نێوان واشنتۆن و پەکین بەردەوام لە دابەزیندا بووە. ئۆپێک وڵاتانی وەبەرهێنەری نەوت لە سەرکەمکردنەوە وەبەرهێنانەکانیان بۆ 9 ملیۆن بەرمیل ڕۆژانە ڕێککەوت. ڕێکخراوی وڵاتانی وەبەرهێنەری نەوت ئۆپێک و وڵاتانی هاوپەیمانی ڕێککەوتن لە سەرکەمکردنەوەی ڕێژەی وەبەرهێنانەکانیان بۆ 9 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە و ئەو بڕیارش لە سەرەتای ساڵی داهاتووە جێبەجێ دەکرێت. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز لە زاری عەبدولعەزیز بن سەلمان وەزیری وزەی سعودیە ڕایگەیاند وڵاتانی وەبەرهێنەری نەوت بڕیاریان داوە با کەمکردنەوەی ڕێژەی وەبەرهێنانەکانیان بۆ 530,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا. بن سەلمان لە میانی لێدوانێکی ڕۆژنەمەوانیشدا ئاماژی بەوە کرد لەگەڵ ئەوەدا وڵاتانی وەبەرهێنی نەوت لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا بە بەردەوامی پابەندن بە کەمکردنەوەی ڕێژەی وەبەرهێنانی نەوت بۆ 200 بەرمیل ڕۆژانە، بەڵام لە سەرەتای ساڵی داهاتووە ئەو ڕێژەیە بۆ 530,000 بەرمیل لە ڕۆژێکدا کەمتر دەکرێتەوە. وتیشی بە گوێرەی ئەو بڕیارە نوێیە پشکی وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی وڵاتانی وەبەرهێنی نەوت 372,000 بەرمیل و پشکی وڵاتانی وەبەرهێنەری نەوت لە دەروی ڕێکخراوەکە 131,000 بەرمیل دەبێت. لە درێژەی وتەکانیدا بن سەلمان ڕاشی گەیاند هەریەک لە وڵاتانی ڤێنزوێلا و لیبیا ئەو ڕێککەوتنە نایانگرێتەوە و وڵاتی سعودیەش وەبەرهێنانی 167,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا کەم دەکاتەوە. بینەرانی عزیز وەک ئاماژەمان پێکرد تەوەری ژێرخانی ئەم شۆمان قسەکردنە لەسەر ژیان و ڕەوشی کرێکاران لە هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز کاک عومەر سەعید کە زیاتر پێی خۆشەوەکو کرێکار بناسیێنرێت. کاک عومەر زۆر سپاس بەوە دەرفەتە بەخێربێ بۆ ستۆدیۆی ژێرخان. زۆر سپاس بۆ ئێوەش. ئەگەر لێوە دەست پێ بکەین لە ئێستادا دۆخ و ڕەوشی کرێکاران لە هەرێمی کوردستاندا چۆنە؟ بەڵێ بەداخەوە لە ئێستادا دۆخی کرێکاران دۆخێکی زۆر خراپە. ڕەوشی ژیانی ڕۆژانەیان زۆر بە ناڕەحەتی و بە زەحمەت بەڕێیەکەن. ئەمەش بۆ خۆی چەند هۆکارێکی هەیە. یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە قەیرانی ئابووری لە ساڵانی ڕابردووە کاریگەرێکی زۆر خراپی لەسەر بە تایبەتی ڕەوشی کرێکاران لە هەرێمی کوردستان دانا و پاشان فەرمانبەران بەو شێوەی کە هەمومان بینیمان. بەنسبەت کرێکارانەوانێ کۆمەڵێ هۆکار هەیە کە وای کردووە ڕۆژانە ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی ژیانیان لە خراپەوە بۆ خراپتر تێبپەڕێ. یەکێ لە هۆکارەکان وەکو ئاماژەم پێیا قەیرانی ئابووریە، یەکێ لە هۆکارەکانی تر پابەند نەبوونی خاوەنکارەکانە بە ڕێنماییەکانی پاراستنی ژینگەی شوێنی کارەکانیان کە بەداخەوە ئەمەش بۆ خۆی دۆزەخێکی بۆ کرێکاران دروست کردووە. ڕۆژانە گوێبیستیەوە بین کە کرێکارێک یا چەند کرێکارێک جانە دەزێن و تووشی ڕووداوی پێکانە بن لە شوێنەکانی کارەکانیاندا و هۆکاری چیکان ئەوەیە نەبوونی سەلامەتی شوێنی کار ناوەندەکانی کارکردن لە ژێر چاودێری چڕی لایەنی پەیوەندیدار وەکو بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی وەکو فەرمانگەی گار وەکو لایەنی سندیکایی ئەمانە ناتوانن چاودێری شوێنی کار بکەن لە ناوەندەکانی کارکردنە
بۆ ئەوەی ئەرکەکانی خاوەنکار وەکو پێویستیەکانی دابینکردنی پێویستیەکانی سەلامەتی شوێنی کار دابین بکە و خاوەنکار پابندکەن بەو ڕێوشێنانی کە بۆ سەلامەتی ژیانی کرێکارەکانی پێویستەوە دەبێت ژنگەی شوێنی کارەکەی گونجاوێ بۆ کارکردن تێدا و ژیانی کرێکارەکان لەسەر و هەموو شتێکەوەیە کە ئەبێ سەلامەتی ژیانیان مسۆگەر بێت کە بەداخۆ لە هەرێمی کوردستانە ئەمانە زۆر وەکو پێویست نابینینەوانەوە نەبوونی وشیاری لای خودی کرێکارەکەش چۆنێتی خۆپاراستنی خۆ ئامادەسازی بۆ ڕووبەڕوونەوەی ئەو ڕووداوانی لە کاتی کارکردنا ڕوودەدەن ئەمانش کۆمەڵی هۆکارن کە ئەوەی تر ژیانی کرێکارانی سەخت کردووە و دۆخی ژیانیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر. زۆر باشە. زۆر جار کە دەڵێن کرێکار لە وشەگشتیەکەیە لە خۆماڵی و عشایەکەیە بیرمان یەکسەر بۆ کەسە چێت کە لەسەر دیواری خەریکی بلۆک و دیوار دروستکردن یا لەسەر جادەیەک وەستاوە بۆی کە تۆ بیبەی ساعتێک دو ساعتێک کاری پێ بکەی لە ڕووی زانستیەوە یاخود لە ڕووی یاساییەوە بەکێ دەوترێت کرێکار؟ بەڵێ خۆی لە ڕووی یاساییەوانێ مەبەست لە کرێکار ئەو کەسەیە کە کارێک ئەنجامەدا لە ژێر چاودێری و ڕێنمایی خاوەنکارەکەیدا لە بەرامبەر وەرگرتنی کرێکدا سێ بنەمای سەرەکی هەیە بۆ ناسینەوەی کرێکار. یەکەمیان ئەدای کارەکەیەتی، دووهەمیان ئەو کاری کە ئەنجامیەدابێت لە ژێر چاودێری و ڕێنمایی خاوەنکاردابێ، سێهەمیان ئەو کاری کە ئەنجامیەدا ئەبێ لە بەرامبەر وەرگرتنی کرێدابێ. مەرج نییە کرێکار بە کارەکەیدا بناسرێتەوە، هەر کەسێک کارێکی بەرچاوی ئەنجامدا لە بەرامبەر وەرگرتنی کرا وەکو مەرجانەی کە باسم کرد بە کرێکار هەژمارەکرێ تەنها پزیشک لە نوەرینگەکەی خۆیان و پارێزە لە نووسنگەکەی خۆیان ئەمانە ئازادی تەواویان لە کارکردنایە و بە کرێکار هەژمار ناکرێن. بەڵام هەمان پزیشک بیبەرە نەخۆشخانەیەکی کەرتی تایبەتەوە نەخۆشخانەیەکی ئەلیەوە بە کرێکار هەژمار دەکرێت و یاسای کاری عێراقی بەسەرا جێبەجێکرا. هەمان پارێزەر بیبەرە کۆمپانیایەکەوان کە کاری پارێزەرێتی بکات لە کۆمپانیایکی وەبەرێنانە بە کرێکار هەژمارەکە و یاسای کاری عێراقی بەسەردا جێبەجێ دەکرێت. بۆچی یاسایی جیاوازیەک ناکات لە نێوان کرێکارێک کە خەریکی دیوار دروستکردنە لەگەڵ کەسێک کە ڕەنگە لە فەرمانگەیەک لە ژێر هەوایەکی گەرمی زستان یاخود فێنیکی هاویندا کار دەکات؟ بەڵێ ئەمانە ڕەنگە پیشی ئەندازیاریشی هەبێت. یاسا وردەکاری زۆری تایە، ئەمانەی هەموو پۆلین کردووە، هەمووی جیا کردووەتەوانە بەنسبەت کرێکارەوانێ وەکو ئەوەی کە بەڕێزت ئاماژدا ئێمە کاڵێن کرێکار لە ڕووی کۆمەڵاتەوەی یەکسەر کەسێکە بینین خاکە نازە یا پاچێکی پێ یا دیوارێکە ڕوخێنەیە خەریکی دروستکردنی دیوارێکە وانە وەکو ئاماژەم پێ ئەمڕۆکە سیستەمی کار لە هەرێمی کوردستانە گۆڕاوە لە چاو ساڵی هەفتاکانە لە چاو ساڵی هەشتاکانە لە چاو ساڵی نەوەتەکانە گۆڕانکاری زۆری بەخۆیەوە بینیوە و سیستەمی کار بەداخەوانێ لە هەرێمی کوردستانە نەمانتوانیوە بەشی وە زانستیەکەی مامەڵەی لەگەڵا بکەین و پێناسەی کرێکار وەکو ئەوەی کە هەیە بیکەن. ئەگەر ئێمە پێناسێکی زانستی بۆ کەسایەتی کرێکار بکەین دەبینین کەسایەتی کرێکار کەسایەتیشی زۆر پیرۆزە و خاوەنی ڕێزی تایبەتی خۆیەتی. ئارەم سوێدەی کە بن و بەڕێزی ئستاتیان هەموو ئەم ئامێرانە هەموو ئەم دیوارە ئەم دیکۆ هەمووی بە ڕەنجیشانی کرێکار دروست کراوە. واتە کرێکار پەیامی کرێکار لە سەر زەوی پەیامی ئاوەدانکردنەوەیە بۆیە دەبێت هەمومان بە چاویشە ڕێزەوە تەماشایان بکەین و کەسایەتی ڕاستەقینەی خۆی مامەڵەی لەگەڵا بکەین. زۆر باش. هەرچەندە باس لەوە کرد کە پۆلێن دەکرێت لە نێوان کرێکار بەگشتی لە ئەندازیارێک کە لە شوێنە کار دەکە یاخود کە کرێکارێکی واقعی کۆمەڵایەتی کە کۆن پێدەوترێت کرێکار لەسەر سەرقاڵی ڕوخاندنی دیوار یا دروستکردنی دیوارێکە. بەڵام بابێنە سەر بژێوی ژیانی کرێکار جیاوازیان چۆنە وەکۆی کە پۆلێن بەندی کراوە و ئەمڕۆ کرێکارێک کە دەبینین ڕۆژانە لە دروستکردنی بیناکانە هەندێک کرێکار دەبنە قوربانی ئەمانە بژێوی ژیانیان چۆنە چکەوە کە باسمان کرد لە بەرنامەی ژێرخان تایبەتە بە بابەتە ئابوووریەکەی ژیانی کرێکار. دیارە وەکو ئاماژەم پێە بەداخەوە ئێمە نەمانتوانیوە لە هەرێمی کوردستانە پرۆسەی کار بە پرۆسە تازەکەی بە سیستەمە تازەکەی مامەڵی لەگەڵا بکەین یاخۆ پێناسیکەین. دەنا کرێکار بەپێی یاسای کاری عێراقیش بێ دەبێت ئەو کرێی کە بەش کەوەری دەگرێ ئێتر ئایا ڕۆژانەیە هەفتانەیە مانگانەیە بەشی سەرجەم پێداویستیەکانی ژیانی خۆی و خانەوادەکەی بکە بە زیاوانە. بەڵام بەداخەوانێت لە هەرێمی کوردستان هەم بە بۆنەی ئەوەی کە نەمانتوانێت سیستەمی کار ڕێبخێن و بە بۆنەی ئەوەی کە قەیرانی ئابووری لە ئارادا بووە کرێکار ناتوانێت ئەو کرێی کەوەری ئەگرێ بەشی نیوەی خەرجی پێداویستی خۆی و ژیانی ڕۆژانی خۆی و خانەوادەکەی بکە. بۆیە دەبینین کرێکاران لە ڕووی ئابووریەوانە کەسانێکن کە هەمیشە پێویستیان بە هاوکاری هەیە، پێویستیان بە دەستگیرۆیی هەیە. بەداخەوە ئەمە
وا ئەکا کە کەسایەتی کرێکار کەسایەتێکی لاوازی هەبێ و هەمیشە هەست بە پشوشی خۆی بکە لە بەرامبەر خاوەنکارەکەیدا کە بەدا خەوە سیستەمی سەرمایهداری لە هەموو جیانە ئەمە ئامانجێتی بۆیە ئێمە ئەبێ لە هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی سندیکا کرێکاریەکان لە کوردستانە کارا بکرێنەوە ئەم سندیکا کارتۆنیانەی کە ئێستا بە ناوی سندیکای کرێکارانەوە بەحسا پارێزەری مافی کرێکاران ئەبێ کۆتاییان پێبێت چونچێکم ئەمانە ناتوانن بە هیچ شێوەیەک پارێزەری مافی کرێکاران من و تا ئێستا نەیانتوانیوە متمانەی کرێکاران مەدەست بێنن ئەمەش هۆکارێکی تر هۆکارێکی تر ئەوەیە ئێمە لە هەرێمی کوردستانە پێویستمان بە هەڵمەتێکی وشارکردنەوەی کرێکاران هەیە وەوەی کرێکاران هەم ئاشنایان بکەین بۆ ماف و دەستکەوتانەیە لە یاسا کارپێکراوەکانە هەیەە و بۆ ئەرکانەی کە لەسەر شانیانە بۆ نمونە ئەگەر بەوردی بچیتە ناو کایی کارەوە لە هەرێمی کوردستانە بەیانی تۆ بە کامێرێک و بڕۆ سەردانی چێشخانەکان بکە سەردانی میوانخانەکان سەردانی نانەوە خانەکان بکە بەداخەوە زۆر شتە بینی کە عنی جێگەی سەرسوڵمانە بۆ نمونە لە یاسای کاری عێراقیدا هاتووە بە هیچ شێوەیەک نابێت کرێکار دەستدرێژی بکرێتە سەر کەسایەتی سەر دەستدرێژی سێکسی بکرێتە سەر یاخورد قسەی سوکایەتی پێ بکرێ کە ئەمە هەمووی سزای لەسرە بەڵام تۆ بڕۆبانی ناو بازاڕە زۆر بە ئاشکرا ئەم شتانە ئەبینی بەداخەوە کرێکاران ڕۆژانە ڕوبەڕوویە بنەوە و سندیکا کرێکارەکانیش بێدەنگن لە ئاس ئەم هەموو سوکایەتی کردن و ئەم پێشەکردنی مافی کرێکاران جا هەم کاتی زیاتر کاری پێ بکات لە 8 ساعتەکە زیاتر کاری پێکە و سوکایەتی پێەکە و کەسایەتی لاوازەکە و کرێی زۆر جار داگیر ئەکا کرێکەی بۆ کەمەکاتەوە بە ئارە زۆر باشە کامل کەی کرێکاری ئەمە خانمشین دەبێت و دەتوانێت موچێک لە ماڵەوە وەربگرێت ئایا ئەم موچەیە حکوومەت دەیداتێ کۆمپانیەکانی تایبەت بە بیمەی کار دەیدەنێ ئایا شتیوا لە وڵاتی ئێمە هەیە؟ بەڵێ ئێمە یاسایەکمان هەیە یاسای خانشین دەسەبەری کۆمەڵایەتی ژمارە 39 ساڵی 1970 ئەم یاسایە لە 4 لقی سەرەکی پێگاتوە لقی یەکەمیان لقی بیمەی تەندروستیە لقی دووەمیان لقی بیمەی پێکانی کارە لقی سێمیان لقی بیمەی خانە نشینیە لقی چوارەمیان لقی بیمەی خزمەتگوزاریە گشتیەکانە لە لقی بیمەی خانە نشینیە لە مادە 65ەوە دەست پێ دەکات بۆ کرێکاری کە ڕەگەزی نێربێ کە تەمەنی دەگاتە 6 ساڵ و بەلایانی کەم و 20 ساڵ خزمەتی دەستەبەرکراوی هەبێت بەڵێ وەکو فەرمانبەر لە ساهشتای دوێرە بۆسی کامەر کرێکارێک کە هەر ڕۆژە لەسەر ساختمانێک لەسەر بینایە کار دەکات چۆن ئەم خزمەتە بۆ سندیکای یا بۆ حکوومەت بێنێتەوە کە 20 ساڵە خەریکی کرێکاریە جا جوابیوەتەوەم بامە قسەکانی خۆم تەواوکەم ئەم یاسایەکی زۆرە ملی وەکو چۆن کاتی خۆی قانونی خدمەی عسکەری هەبوو کە بە زۆرە ڕەگەزی نێر ئەبواە 36 مانگ عسکەری بکردایە ئەگەر نەیکردایە بە هروب یا بە متەخەلیف یا بە ڕاکردوو لە ڕیزەکانی سوپایە هەمژمارەکە بگرای ئەسزا دەدرا ئەمیش بە هەمان شێوەیە کرێکار و خاونکار پابەند دەکرێن بۆی کە مانگانە کرێکار ئەبێت لە ساڵ پێنجی ئەو کرێی وەری دەکرێت وەکو هاوبەشی بداتە بەڕێوەبەتی دەسەبەری کۆمەڵاتی و خاونکارەکەشی لە ساڵ 12 بۆیە ئەمە لە 1-2 سندوقا کۆ بێتەوە یەکیان کە سندوقی خانە نشینیە سندوقی زمانی صحیە سندوقی زمانی ئیسابی ئەمەلا ئەم پارەی تیاکەوە بێتەوە بۆ ئەوەی لە کاتی نەخۆشی و پەککەوتن و پیریدا خزمەت بە کرێکاری پێ بکرێت بەنسبەت ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێدا تەمان ئێمە لە یاساکە یاسای ژمارە 39 ساڵی 70 هاتووە حکومەکانی ئەو یاسایە جێبەجێ ئەبێ بەسەر ئەو کرێکارانەی کە شوێنکاری هەمیشەیی و خاونکاری ناسراویانەیە بەداخەوە کرێکاری بیناسازی کە بەڕێزت ئاماژەت پێە لەو مافو دەستکەوتانە بێبەشن تا ئێستا لە سەرتاسەری کۆماری عێراق بە هەرێمی کوردستانی شەوانە لەبەر ئەوەی ئەوان نە شوێنکاری هەمیشەیانێ نە خاوەنکاری ناسراویشیانەیە وەکو بەڕێز دەوتە ڕۆژەی لە ناوچەیەک یا لە بینایەک یا لە شوێنێک کار ئەەکەن من لە ساڵی 2010 پرۆژەیەکم ئامادە بوو پرۆژەی ڕێخستن و بەکارخستنی کرێکارانی بیناسازی بە شێوازی گروپ بۆی ئەوانش ئەو یاسایە بیانگرێتەوە و سوودمەر بن لەو مافو دەستکەوتانی لەو یاسایەوە مەرەگە کرێکارێک 20 ساڵ لە کۆمپانیای کاری کردبێت لە کردی تایبەتە کاری کردبێت شوێنکار و خاونکارەکەی ناسرا و دیار بێت بەڵێ ئەم کرێکارە ئێستا دەتوانێت بەم 20 ساڵ خزمەتی خۆیەوە بچێتە ئەو شوێنە و ئەم زەمانەت و خانەنشینی خۆی وەربگرێت بەڵێ ئەگەر تەمەنی ببێ بە 6 ساڵ تەواو کردبێ بەلایانی کەمەوە بۆ ڕەگەزی مێ ئەگەر تەمەنی 55 ساڵ بێ بەلایانی کەمەوە 20 ساڵ خزمەتی هەبێ ئێمە لە ئێستا لە
وەزارەتی کار من وەکو نوێنەری کرێکاران کە لەوێ ئامادە بووم خەریکی هەموارکردنی ئەو یاسایەن و مادەی 65 وەکو ئاماژەم پێە گۆڕیمانە بەوەی کە بۆ ڕەگەزی نێر 55 ساڵ بۆ ڕێگەزی مێمان کردو بە 50 ساڵ هەندێک دەستکاریمان لە هەندێک مادە و بڕکەی ئەو یاسایە کرد ئەو یاسایە کۆمەڵە دەستکەوتی زۆر باشی زۆر باش کرێکارێک لە دوای 6 ساڵ کە خاننشینە بێ موچەکەی چەندە ئەو کاتە بۆ نمونە ئێستا هەندێک لە خاننشینی حکومیمانەیە کەسپی ناژی لە دوای خاننشینیش ناچارە کەسەکەر دەبێت کار بکات تەکسیەک برێ بەدەستیەوە لە کۆمپانیایەک لە شوێنێک دەبێت کارێک حتمما بدۆزێتەوە چکە بۆ خاننشینە ناتوانێت بژی ئایا کرێکار لە دوای خاننشینی موچەکەی چۆن دیارە بەڵێ بەداخەوە ینی یەکێک لەو هۆکارانەی کە وا ئەکا کرێکار موچەی خانەنشینیەکەی کەم بێ خودی کرێکارەکە خۆیەتی لەبەر ئەوەیە کە وشیار نییە و ئاگای لە ماف و دەستکەوتانە نییە کە لەو یاسایە بۆ نمونە کرێکارێک ئەگەر لە کۆمپانیایەکە ئیشکە هەمومان نەزانین ئەگە کرێکارێکی ئاسایی سەرەتاییش بێ مانگی لە 600 دلار یعنی مانگی لە 800 دینار کەمتر وەرناگرێ بەڵام کاتێکە لیژنەکانی پشکنین ئەچن بۆ سەردانی ئەو شوێنی کاری ئەو لەوێ دەستەبەری بۆ ئەم کرێکارە ئەکەن کرێکارەکە ئەڵێ مانگی 300,000 هەیە 200,000 هەیە ئەگەر موچە ڕاستەقینەکەی خۆی بڵێ بۆ نمونە 800,000 هەبێ لە مانگەکە ئەو کاتە بێ مانگی 40,000 دینار وەکو هاوبەشی بداتە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی وە خاوەنکارەکەشی 12,000 دیناری بۆ ئادات بەڵام کە خانە نشینە بێ ئەم کرێکارە لەو سەرەوانی بە لە 180 دوا موچەکەی خانە نشین ئەبێ کە ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی زۆر باشە ئەگەر سێریکی پارەکەی نزیکەی 500,000 دینار موچەی خانە نشینی بێتەوە بەس ئەگەر بڵێ بە 200,000 دینار خانە نشینم ئەو کاتە 160,000 موچەی خانە نشینی بێتەوە بۆیە زۆر پێویستە دەستگاکانی ڕاگەیاندن کار بکەن بۆ ئەوەی کرێکاران وشیار بکەنەوانێ و بە تایبەتی خۆی لە ڕووی یاساوە بەیەکێتی سندیکای کرێکاران ئەو ئەرکەی لەسەرشانە کە هەوڵی وشارکردنەوەی کرێکاران بدا و ئاشنیان کە بە ماف و دەستکەوتەکانیان و بە کارەکانیان بە ئەرکەکانی سەرشانیان ئەگەر کرێکار ئەم زانیاری هەبێ بۆ نمونە ئەگەر 500,000 دیناری هەبێ ڕێک 500ەکە ئەنووسێ و کاتە لە 5 هاوبەشەیە ینی مانگی 25,000 دینار بەڵام لەو سەرۆکە خاننشە بە 400,000 دینار خاننشینی زۆر باشواتە کرێکار لە دەستپێکی کاری دەستپێکی خزمەتە سەرەتایەکانی 20 ساڵەکەی کە دەست پێ دەکات دەبێ ئەم هەمانگیە لەگەڵ سندیکاکانە هەبێت ناکرێت لە دوای 20 ساڵەکە بێت بڵێەوە من 20 ساڵە خزمەتمەوە ناکرێت کارەکە خۆی ئەم یاسایە وەکو ئاماژەم پێە یاساکە ساڵی 1970 کە دەرچووە لە یەکی نیسانی 1970 و یاساکە دەرچووە لای خاڵێکی تیا هەیە بۆ نمونە من کرێکارێکم لە پرۆژەیەکە کارم کردووە کات ساڵێکە 2 ساڵە خۆم نەچووم بۆ بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی بڵێم من لە فلانە پرۆژە لای فلانە کەس ئیشەکەم وەرن دەستەبەریم بۆ بکەن کاتێکە لیژنەکانی پشکنی نیەن لەوێ ئەگە من بڵێم 3 ساڵە 20 سەل بێنم 3 ساڵە من لەم پرۆژەی شەکەم 3 ساڵەکەم بۆ بە خزمەت بۆ حساب و کاتە خاوەنکارەکەم ئەبێ قەرەبوو بەدا بە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی و هەموو ئەو هاوبەشەی کە من لە سەرەتی هەمووی بدا بە بەڕێوەبەرایەتی چەند کرێکارەکانی ئەمە هوشیاریان هەیە بەداخەوە وەکو ئاماژەم پێ بۆ خۆیان کرێکارەکان تا ئێستا ئەم وشاریان نییە تەنان بەوانش کە خاوەنی بڕوانامن لە کەرتەکانی بەڵێ کەرتی تایبەتە کار ئەکەن بۆیە زۆر گرنگە یەکێتی سندیکا کرێکاریەکان ڕۆژانە سەردانی ناوەندەکانی کار بکە و ئەم زانیاریانە کە وەکو پێویست بگەێنێتە کرێکارەکان و بگرێنێتە خاوەنکارەکانیش بخوان یەک دنیا بەرپرسیارەتیان لەسەرشانە چونکە یەکەم کرێکار بەرپرسیار نییە لەوەی کە ئەم هاوبەشیە ئەدات بۆ بەڕێوەبەرایەتیانەوە خاوەنکارە ئەوێ هاوبەشی کرێکارەکەش و خاوەنکارەکە خۆشی خاوەنکارەکە بەرپرسیار کراوە لەوەی کە بێ مانگانە ئەو هاوبەشە لە کرێکارەکە ببڕێ لە موچەکەی لەگەڵ هاوبەشەکەی خۆی بیبە هەموو مانگێک تەسلیمی بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی بکە کامرە کرێکارمانە ئێستا خاننشینی وەربگرێت بەڵێ ڕێژەمان هیچ لە بەردەستا هەیە بەڵێ ئێوە توانن سەردانی بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتیکەن مانگانە کرێکار خاننشینە بێ و خاننشینەکەی لەوێ وەرئەگرێ و مانگانە ئێمە مادەیش کەمانەیە مادەی هەفتاویەکە کە من بۆ خۆم بەداخەوە زۆر لەگەڵەوە مادەیان نیم کرێکار ئەگەر خزمەتەکەی بەشی خانەنشینی نەکرد بۆ نمونە من 5 ساڵ لە کۆمپانیایەکە کارم کردووە 5 ساڵی کە لە کۆمپانیشکە 2 ساڵی کا بوویم بۆ کۆوەکەنەوانێ
ئەگەر بووم بە خاوەنکار لە کرێکارەوە خۆم وازم لە کرێکاریە نابووم بە خاوەنکار ئەو خزمەتی کە هەمە بەشی خانەنشینی ناکە ئەو کاتە مکافئەی نیایی خدمەواتە پاداشی دوا خزمەتم پێدرێ پارەیەم بۆ ئەگەڕێتەوانێکە لە سندوقی زەمانە بۆم هەڵگیراوە بەڵێ کرێکار هەیە بڕۆن بۆ خۆتان سێری بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵاتی ئاماریان کرد کرێکارەیە 20 میلیۆن 30 میلیۆنی مکافە وەرگرتووەتەوانێ بەڵام ئەو کرێکارە زانیوێتی بۆ نمونە نەیوتۆ من مانگی 200,000 موچەکەمە چەندێ بووە ڕێک پارەکەی وتووە وە کرێکارمان هەیە بیرت نەچێت لە بۆ نمونە لە کۆمپانیای ئاسیا سەڵەمە کرێکار هەیە لەوانەیە مانگی 30-40 وەرەقە موچەکەی بێ ئەمە ئەگەر مکافئەی نیایی خدمە وەرگێ یا خانشینکرە بە پارێکی خەیاڵی خانشی نەکرێ بۆیە پێویستە کرێکاران ئاگاداری ئەم مافانەیان بن ئەم مافانە زۆر گرنگە بۆ ئەوان ڕاستە ئەم قسەیە هەمیشە خاوەنکار هەوڵەیە زۆرترین قازان بکات کەمترین تێچووسەکە و خاوەنکار لە هەموو دەگەر لە هەرێمی کوردستانە لە هەموو دنیادا هەوڵەدا خۆی لە باش بدزێتەوە هەوڵەدا خۆی لە هاوبەشی کرێکارەکانی بدزێتەوە ئەمە شەڕێکە ئەبێ بەردەوام ئێمە بیکەین. بابین ئێستەر هەندێک لە کار کە ڕەنگە پێیوەست نەبن زۆر بە پیشەیەکی یا بڕوانامەیەکی تایبەتەوە ئەمانە چۆن ڕێک دەخرێن لەوەی کە سەعاتی کارکردنیان مقابل چەند پارە بێت ئایا هیچ ڕێنمایی و یاسایەک هەیە کە دیاری بکات ئەو جۆرە کرێکارانە دەبێت لە مقابل چەند کاتژمێرە چەند پارە وەربگرن لە زۆربەی وڵاتە نە بەتایبەتی وڵاتە پێشکەوتوەکانە بە کارژمێرە بۆ نمونە کارژمێری کارکردن لە وڵات هەیە 20 دلارە لە وڵات هەیە 15 دلارە لە وڵات هەیە 30 یۆرۆیە هەر وڵاتە بە پێی داهاتی تاک مامەڵە لەگەڵ ئەو پارەیە ئەکا چەندەکە بەڵام لێرە لای خۆمان یا ڕۆژانەیە یا هەفتانەیە یا مانگانەیە ئەمە نەبووە بەکات ئێمە زۆر ئیش بۆ ئەوواکەین کە هەوڵ بین بە کارژمێر بێ بۆ ئەوەی ئەگەر بە کارژمێر بێ هەم کرێکار بەردەوام کاری زیاترەکە و هەم داهێنانەکە لە کارەکە و بەرهەمی باشش کوالیتی باشش بەرهەمەیەنێت ئەمە وای لێکات تاژێ بۆ نمونە لە زۆرێک لە وڵاتان کاتێکە کرێکارێک ئەدای کاری باشە و بەهرەکانی خۆی بە دەرئەخا لە کارەکەیە هەموو سەلیقی خۆی چۆنە ڕنگدانەوەی ئەوێ لە بەرهەمەکەیە ئەوە بەشێکیش لە قازانجیش وەرئەگرێ بابیرنمان نەچێت ئێمە یاسایەکمان هەیە لە عێراقا پێی ئەڵێن یاسای ڕێخستن و دابشکردنی قازانجی کۆمپانیەکان بەپێی ئەو یاسای ژمارە سەویەکی ساڵی 1964 کە لە 6 مادە پێگاتەوە بەپێی ئەو یاسا لە ساڵ 25 قازانجی کۆمپانیەکان بۆ کرێکارانە کە لە جامانە جێبەجێ دەکرێن بەداخەوە لە هەرێمی کوردستانە لە ئێستای وەکو پێویست جێبەجێ ناکرێت بەڵام هۆکاری جێبەجێ نەکردنەکەی چییە؟ کۆمەڵی هۆکاری یەکێ لە هۆکارەکان ئەوەیە وەکو ئاماژەم پێ سندیکای کرێکاران کە سندیکایەکی کارتۆنیە و حیزبیە حیزب کۆنتترۆلی کردووە بە تایبەتی و حیزبانی کە کاتی خۆی لە بەرەی کوردستانیا بوون بۆ نمونە سندیکای کرێکاران بڕۆ لە سلێمانی لە هەولێر لە دووەک لە پێگاتوە لە یەکێتی نیشتمانی کوردستان لە پارتی دیموکراتی کوردستان لە حیزبی شیوعی کوردستانی لە حیزبی سۆشیالیستی دیموکراتی کوردستان لەگەڵ حیزبی زەحمەتکێشانە ئەمانە سندیکاکان سەردەمی بەری کوردستانە تا ئێستا ڕنگدانەوەی بەری کوردستانی لەوێ ماوەتەوە ئەوان کۆنتترۆلیان کردووە دەنا ئەگەر سندیکایەکی ئازاد بێ و تەنها کار بۆ بەرژەوەندی کرێکاران بکە بەم شێوە بێدەنگ نابێ ئەم هەموو گۆڕانکاریانە ئەم هەموو قەیرانی ئابووری و نەدانی موچە و ڕاگررتنی پرۆژەکان تۆ تا ئێستا بینیتە سندیکای کرێکاران بێتە سەرجادە داوای مافی کرێکاران بکە نەمان بینیوە ناتوانن چۆن بۆ حیزب لێ قبوڵ ناکە ئەگەر بە نمونە لقی سلێمانی یەکێتی سندیکاکانی کرێکاران وەرگرین کۆمەڵێک کادری زۆر باشیانەیە مناڵێمان هەمیان سە بۆ نمونە هاوڕێ عوسمان زیندانی لێرە سڵاو ڕێزم بۆی هەیە سەرۆکی سندیکای کرێکارانی بیناسازیە کە چالاکیشە بەدەم زۆر چالاکە و کەسێک شەو بەتوانای و بەتوانایشی هەیە بەداخەوە ئێمە لەم ماوەی پێشوە لە وەزارەتی کار لە هەولێری پایتەخت دوو پرۆژە یاسای زۆر گرنگە بوو یەکەمیان پرۆژە یاسای کاری هەرێمی کوردستان کە لە ساڵی 2013 لە هەولێری پایتەخت دامان ڕشت بوو ئیشمان لەسەر کرده بوو لەگەڵ یاسای کاری عێراقی ژمارە 37 ساڵی 2015 لەگەڵ یاسای کاری عێراقی ژمارە 70 ساڵی 87 کە لە وەزارەتی کار بڕیارمانە لە هەر هەمیان پوختەیەک وەرگرین بۆی پرۆژە یاسای کاری هەرێم تایبەت بە خۆمانمانە بێ لە قی سلێمانی ناوە بەشداری نەکرد
هاوڕێ عوسمان بە هاتایە ڕۆلی زۆر گرنگی ئەبوو لەوێ چونکە یەکەم کەسێکە توانای هەیە و توانای مداخەلی هەیە و ئەزانێ مافی کرێکاران و بەرژەوەندی کرێکار لە چی باشە کامل بابینە سەرەوەی کە ئەمڕۆ پارەیەکی ڕۆژانەی کرێکار چەندە لە کۆمپانیا بێ یاخود لە ناو بیناسازیەکان بێت و ئەم پارەیەکە ئەوەندەیە کرێکار لە مایەکە چەند ڕۆژە توانێت پشووەەر بگرێت ئەو پارەی پەیدای دەکات تا چەندە بەشی بژێوی ژیان و مناڵ یا ژیانی ئەمڕواکات خۆی وەزارەتی کار ئەبێ ساڵانە یا چەند ساڵ جارێک لایانی کەمی کرێ دیاریەکە لایانی کەمی کرێ لە ئێستا 285,000 دینارە 285,000 دینار بەڵێ لایانی کەمی کرێ واتر لە مانگێکە 285,000 لە مانگێکە یعنی ڕۆژی ناگاتە 10,000یش ئەمە لە ئاخر جار لەکەی دیاری کراوە هی ئەم ساڵە ئەمە تقریبان لە 2013ەوە کاری پێ ئەکرێ لە مقابل چەند کاتژمێر کارژمێر خۆی بە پێی یاسای کاری عراقی کاتەکانی کارکردن 8 کاتژمێرە لە ڕۆژێکدا و کاتەکانی کارکردن بڵێن بۆ نمونە لە 6 بەیانی بۆ 9 شەو بە کاتی ڕۆژانە ئەژمارەکرێ و لە 9 شەو بۆ 6 بەیانی بە کاتی شەوانە ئەژمارەکرێ وە کرێکار ئەبێت 8 کاتژمێر کار بکە ئەگەر 9 کاتژمێر کاری کرد ئەبێت کات کامەر 285,000 بۆ چه جۆرە کارێک بۆ هەموو ئەمە کارانەی کە کرێکاری سەرەتایی ئەیکا بۆ نمونە چه جۆرە کارێک ئەم سەرەتاییانە کامان بۆ یکە بینەر باشتر تێبگە ئایا کێ ئەوەی کە بانگانە دەبێت حەقی کاری 285,000 بێ وایە 255,000 بەشی بژێوی ژیانەکە 2013 نی کردووە ڕەنگە نەک ئێستا نەخێر بەش ناکە ئێمە شەڕی ئەوە ئاکەین ئێدا ئەمیش قسە لە سەرەوانە بکەم زۆر باشە نایکە بەڵام خۆ 285,000ەکە ئەمە دیاری کراوە ئێستا خۆیش کرێکارێک نییە بۆ پارەی ئیشکە بەڵام دوجار ڕێگەیەوە بە خاوەنکار کە مناقەشە کرێکاران لەگەڵ ئاستی ئابووری هەوڵاڵەوسانی ئابووریە یەکسان کرد بۆ نمونە کاتێک کە کیلۆیە گۆشت ئەبێ بە 15,000 نابێت کرێکار ڕۆژێک هەر لە بەیانەوە تا ئێوارە کار بکە بەڵام ڕۆژانەکەی 15,000 دینار بێ کیلۆیە گۆشتی بۆ بکە و بلیتی دکتۆرێک کە ئەچی سەردانی ئەەکەی 15,000 زۆر جا 20,000 یعنی ئەگەر کرێکارێک 20,000 وەرگێت تەنها پارەی بلیتەکەی پێ ئەی عیلاجەکەی بۆیە زۆر گرنگە ئەمڕۆ کرێتەکسی کە ئەچیتە سەر کارەکەت زۆر جار نزیکترین شوێنی ناو شاری سلێمانی ئەگەر دوو شەقامی پێ بڕی داوای 30,000 ڕاست یعنی تۆ ڕۆژانە گەر 15,000 هەبێ خۆ بە پێ ناڕووی هەندێک شوێنی ژێڵی پاسی لەسەر نیە دەبێت 6,000 کرێتەکسی بدەیت 8,000 بۆ دەمێنێتەوە وانە 9,000 بۆ بمێنێتەوە خۆی بەداخەوەی ینی من نامەوێت زۆر قسە لەسەر سندیکای کرێکاران بەڵام سندیکای کرێکاران ئەمڕۆ لە ڕووی قانونیەوە ئەوان نوێنەرایەتی کرێکارانەکەن و هەمیشە مەجلیسێکەیە لە وەزارەتی کار کە پێڵێن مەجلیسی ئیدارە دوو نوێنەری کرێکارانی لێ کە ئەندامی مەکتەبی تەنفیزی سندیکای کرێکارن مەجلیسی ئیدارە بۆیان هەیە قەراری وەزیر هەڵبوەشێنەوە و بۆیان هەیە پێشنیار بکەن بڕیار دەربکەن کێ ئەو بڕەپارەیە دیاریەکە کاک ئەوە لیژنێکی تایبەتە لە وەزارەتی کار لەگەڵ بە هامانجی لەگەڵ وەزارەتی مالیە دیاری ئەەکەن بەڵام مەرج نییە ئەوەی ئەوانی لەگەڵ ئەوەیە کە لایانی کەمی کرێت 285,000 بەڵام باسی بەرزەکە کرێکار ملیۆنی دینار وەرەگرێمانی کە بەرز بکرێتەوە لە کەمەکەی ئەوەندە بێت زۆرەکەی چەندە دیاریەکرێت نادیاری ناکرێت چونچەکەم بۆ نمونە کرێکار هەیە 500,000 وەرەگرێ هەیە ملیۆنێ وەرەگرێت کرێکاری ژەیە لە کۆمپانیاکان بۆ نمونە لە ئاسیا ساڵ لەوانە چل وەرەقە ماگانەکەی بێ موچەکەی بێ بەپێی پیشە بڕوانامەیە کە هەیەی خۆی کرێکاری سەرەتایی هەیە کرێکاری شارەزا هەیە کرێکاری پسپۆڕەیە کرێکاری سەرەتایی ئەو کرێکارن کە هیچ نازان و ئاشنانین بەکارەکە سەرەتایانە شتی سەرەتایی فێرە بن کاری سەرەتایان پێدا بەڵام ئەو کرێکارە کە ماوەیەک مایەوانە بەهۆی ئەوەی تێپەڕبوونی کات و ممارەسەکردنی کارەکەی ئەبێ بە کرێکاری شارەزا بەدڵنیایەوە کرێکەشی جیاوازی ئەبێ لەگەڵ ئەوەی کە کرێکاری سەرەتایوە بەڵام کە ماوەیەکی زۆرتر مایەوە بە بەردەوامی ئیشی کرد ئەمە ئەبێ بە کرێکاری پسپۆڕ موچەکەی لە هەردوو هەم لە کرێکاری سەرەتایی هەم لە کرێکاری کاتێککە دەبێتە کرێکارێکی شارەزای یا پسپۆر بەپێی ساڵەکانی خزمەتە یاخۆت ئەوەی کە دەبێت خاوەنکارەکەی پلەکەی بەرزکاتەوە
خۆی هەم ساڵەکانی خزمەت گرنگەوە و هەم توانای کرێکارەکە خۆی ئەو بەهرە و توانایی کە هەیەی چۆن بەگەڕی ئەخا لە کارەکەیە. ئێستا تۆ بچۆ سەردانی پرۆژەیەکەکەی بۆ نمونە کۆمەڵە کەسی لێ بە سیفاتی کرێکە، بەڵام خاوەنکارەکە ئەڵێ فلان و فلان و فلان کۆڵەکەی ئەم کارگەیەن یا ئەم پرۆژێن، ئەگەر ئەوان نەبن کارەکان وەکو پێویست ناڕەوە ئەوان توانیوانە کە ئەمانە توانای خۆیان بەگەڕخستووە و توانویانە ئەو بەهرەی کە هەیەە بەگەڕی بخەن و وا بکەن کە شوێندەسیان دیار بێ و گۆڕانکاری لە بەرهەمەکانە ئاکەن، کوالیتی بەرهەمەکان باشەکەن و داهێنانەکەن لە بەرهەمەکانیانە. ئەمە جیاوازی هەیە لە هەموو دنیاوایە، نەک لە هەرێمی کوردستان یا لە هەرێمی کوردستانە خاوەنکار هەیە خەمی بەرزکردنەوەی موچەی کرێکارەکەی هەبێت و کاتێک کە لە کرێکاری سەرەتایی قۆناغی کرێکاری سەرەتایی ئەبڕێ هەر بەڕاستی موچەکەشی بەرز بکاتەوە، یا زۆرینەیان مەگەر خەمی لە دەستدانی کرێکارەکەیان بێت و ئیشی باش بکە و کاتە 100,000 بۆ زیادکە 200,000. ئێمە کۆمەڵە گرفتمان هەیە کە بەدەستیەوە ناڵێن، یەکێ لەوانەیە تا ئێستا ئێمە نەمانتوانیوە بە یاسا سیستەمی کارڕێک بخەین. من بۆ خۆی کاتی خۆی پرۆژەیەکەمە بوو، پرۆژەی گۆڕینی شێوازی کار لە هەرێمی کوردستان بە سیستەمی یاسایی حەو خاڵی لەخۆگرت. لە خاڵێکیانە زۆر پێداگریم لەسەرەوە کردبوو. بۆ نمونە لە پارێزگایشی وەکو سلەیمانیا ئێمە پێویستە چەندین نووسینگەی بەکارخستنمان هەبێت. ئەگەر سێری مادەی 15 بکەی لە یاسای کاری عێراقی ژمارە 70 ساڵش تا ئێستا کار بەو یاسایاکرێ لە هەرێمی کوردستانە، نووسینگەکانی بەکارخستن ڕۆڵی زۆر گرنگیانە. وەزارەتی کار لە ڕێی نووسینگەکانی بەکارخستنەوە کە سەر بە فەرمانگەی کارە هەڵەسن بە ڕێخستن و بەکارخستنی کرێکارە. بۆ نمونە ئەگەر لە سلێمانی بکەین بە 4 بەشەوە 4 نووسینگەی بۆدانن، ڕۆژەڵات، ڕۆژاوە باکووری باشووری، بۆ نمونە ڕۆژەڵاتی نووسینگەیەکی بەکارخستن نەبێ، من کرێکارێکم ناچم لە سەرجادە یا لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە بە تۆ بڵم بۆ بڵم بێکارم کارم بۆ بەدەست بخەن، ئەچم سەردانی نووسینگەی بەکارخستنەکەم لەوێ ناوی خۆم تۆمارەکەم ئەو شارەزایی لە چ پیشەیەەکە هەمە بەڵێ لەوێ وەژبارەی مۆبایلی خۆمدا ئەنێم وە کارتێکی بیتاقی عملمێنێ ئەوان پەیوەندی ئەکەن بە پرۆژەکانی ترەوانە یا بە نووسینگەکانی ترەوە وە خاوەنکاریش بۆی نییە لە سەرجادە کرێکار بەرێ بۆ سەر پرۆژەکەی کاری پێ بکە، ئەبێت لە ڕێی نووسینگەکانی بەکارخستنەوە بێ و ئەگەر هات و کرێکارێکشی لەسەر جادەوە بێ ئەبێت لە ماوەی 5 ڕۆژ بۆ 10 ڕۆژات نووسینگەی ناوچەکەی خۆی ئاگادار بکاتەوە کە فڵانە کەس ناوی سیانەکەی بە ئەم کرێکاری هێناوە بەکاری خستوە و دەبێت گرێبەست هەبێ لە بینیانە کە بەداخەوە ئەگە من و تۆ بچین سەردانی سەرجەم پرۆژەکان بکەین لە پرۆژەیەکە چوار گرێبەستمان دەست ناکەوێت کە لایەنشی گرنگی پەیوەندی کارە لە بینی کرێکار و خاوەنکارە. ئێمە مادەی 29مانەیە لە یاسای کاری عێراقی لە مادەی 29ەوە گرێبەستی کار بریتە لە ڕێکەوتن لە نێوان کرێکار و خاوەنکاردا کە کرێکار پابەند نەبێ بە ئەنجامدانی کارێکی دیاری کراو کە لە گرێبەستەکە بژە و خاوەنکار پابەند دەبێ بە دابینکردنی ئەو کرێی کە لە گرێبەستەکەیە لە ئەم گرێبەستاک. ئایا کرێکار خۆی هۆکارە چکە گەر سێری کرێکاری ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە بکەین کرێکارێکی بیانی زۆرمان هەیە لە دەوروبەری هەرێمی کوردستان یا خود بیانی دێن، کامیان بەرپرسە لە نەبوونی گرێبەست خودی کرێکار یا خاوەنکار؟ خۆی بە ئەرزەکەم ئەگەر لیژنەکانی پشکنی سەردانی پرۆژەکانەکەن پێداگریکەن لەسەر ئەبێ گرێبەستی کرێکارەکان هەبێ ئەو کاتە هەم کرێکارەکە هەم خاوەنکارش ناچارە بن کە گرێبەست بکەن، چونچ یەکەم کرێکار دەتوانێت بە شەفەویش گرێبەستەکەی بسەر منێ، بەڵام ئەگەر بەنووسین بێ گرێبەستەکەی باشترێکەوە لە دادگاش ئەو کاتە ئەتوانێت سکاڵات تۆمارکە کاتێککە مافەکانی پێشێکە کاتێککە خاوەنکارەکەی کرێی کەمتری ئەیاتێ یا دەست بە سەر کرێکەیە گرێت تاخیریەکە ناییاتێ یا بەبێهۆ ناتوانێت دەریکا لە کارەکەی هەتا گرێبەستەکە بە کۆتایە چۆم سەرەتای دەست پێکردن و کۆتایی تایە خاوەنکارەکە ناتوانێت کرێکارەکە لە کارەکەیدا، بەڵام بەداخەوە نەبووری گرێبەست وای کردووە خاوەنکار بە ئارەزوی خۆی کرێکار دەرەکە تووشی لێپرسینەوە نابێت بۆ کرێکار بچێت لەکوێ سکاڵا بکە. باشترین بەڵگە بۆ کرێکار گرێبەستەکەیەتی کە ئەبێ ئێمە لە هەرێمی کوردستان کار بکەین بۆ ئەوەی پرۆسەی کارمان بە شێوەی یاسایی بێ و لە هەموو پرۆژەکانە لیژنەکانی پشکنین کە ئاچن بە مانگی چۆن نوێنەری کرێکارانیان لەگەڵا کە سندیکای کرێکاران دیاری ئەکا سەردانی هەر پرۆژەکەن یەکەم شت داوای گرێبەستی کار بکەن، چونچ یەکەم ئەگە گرێبەستی کار هەبوو لە بینی کرێکار و خاوەنکاران نەکرێکار ئەتوانێت کەم تەرخەم بێ لە جێبەجێ ئەرکەکانی سەرشاری نە خاوەنکارش دەتوانێت مافەکانی کرێکاران پێشێر بکە. زۆر باشە، بابینە سەر کرێکارە بیانیەکان. بوونی کرێکاری بیانی تا چەندە گرفتی بۆ کرێکارە ناخۆیەکانی خۆمان دروست کردووە، چە لە ناو
کۆمپانیا و کەرتی تایبەت چاوانی کە لەسەر شەقامەکان ئێستا دەبین بەشێکی زۆر لە ئەوانشی لەسەر شەقامەکان دەمێنەوە زۆر جار یا عەرەبن یاخۆت لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون. بەڵێ خۆی کرێکارانی بیانیش بخۆیان قوربانین، هەندێکیان قوربانی شەڕن، هەندێکیان قوربانی ئابووری وڵاتەکەیاندا ڕمانی ئابوور، هەندێکیان قوربانی دەستی قاچاقچیانن کە بازرگانی بە مرۆڤەوەکەن. ئێمە دوو جۆر کرێکاری بیانیمان هەیە. کرێکارێکمان هەیە کرێکاری بیانی ئەوە بەپێی ڕێنمایی ژمارە 18 وەزارەتی کاری ئەمەلی عێراقی ساڵی 1970 وە پێی ڕێنمایی ژمارە 2 وەزارەتی کاری هەرێم مامەڵەیان لەگەڵاکرێ. تۆ پێویستت بەم دەستی کارانە هەیە لە هەرێمی کوردستانە بەهۆی ئەوەی کە ئێستا تەکنەلۆجیا زۆر پێشکەوتووە پرۆژەی نوێنی تا هەرێمی کوردستانەوە، تۆ پێویستت بە هەندێک کرێکار هەیە کە لە هەرێمی کوردستان دەست ناکەوێت. ئەو کاتە لە ڕێی دیبلۆماتکارانی وڵاتەکە لە دەروەوەی وڵاتان هەوڵێک ئەو کرێکارە بێنی کە پێویستە پێێتی. بۆ نمونە من کرێکارێکی بیانیم لە وڵاتەکەی خۆم داواکاریەک پێشکەشەکەم لە ڕێی دیبلۆماتکارانی عێراق و هەرێمی کوردستانەوە ئەڵێم ئەمەوێ بچمە عێراق یا بچمە هەرێمی کوردستان کار بکەم بۆ شارەزاییم لەم بوارانە هەیە، پسپۆڕم لەم بوارەیە و ئەمە بەڵگەنامەکانمانە. ئەو کاتە وەزارەتی کاروباری هەرێمی کوردستان بە هاماهەنگی لەگەڵ لایەنی ئەمنیە دوای ئەوەی دڵنیا بنەوە ئەم کرێکارە بیانیە پێویستیان پێێتی و هەڵگری هیچ جۆرە ڤایرۆسێک نییە، دێتە هەرێمی کوردستان بۆ ماوەی 1 ساڵ مۆڵەت هێن بەم کرێکارە بیانیە. یەکێ لەو مەرجانی کە ئەم کرێکارە ئەتوانی ساڵێکی کە بیەڵیتەوە لە کوردستانە کاری پێ بکەی ئەوەیە ئەبێت لە ماوەی ئەو 1 ساڵە 10 بۆ 15 کرێکاری سەرەتایی خۆمان ئاسیان بەرز کاتەوە بۆ ئاسی پسپۆڕایەتی خۆی. ئەمێشە لە مەرجەکانێتی ئەگەر بەم شێوە یاسایە مامەڵە بکەین و ئێمە جۆرە کرێکاری ترمانەیە کارپیانەڵین کرێکاری بیانی ئەوانە کرێکاری مهاجرن، ئەوانە بەپێ ئیتفاقی ژمارە 158 نەتەوە یەکگرتوەکان ساڵی 1990 دەرچووە مامەڵەیان لەگەڵا ئاکرێ. بەڵام تا چەندە بوونی کرێکاری بیانی کاریگەری هەیە لەسەر ئەرزانی کاری کرێکار، چونکە کاتێک کە کەسێکی ڕۆژهەڵاتی دێتە ئەم دی و قازانجێتی بە 400,000 بە 300,000 کار بکە، بەڵام منێک لێرە بە 500 و بە 600 ناتوانم ئەو کارە بکەم، بەڵام بۆ قازانج چکە نرخی ڕەنگە دراوەکە ئێو لە چاو ئێرەیان نزم بێ ئێرە زۆرتری بۆ بکە زۆر ئاسایی. ئەمە کاریگەریە کاتە سەرەوەی کە چاودێریەکی لەسەر بێت کە هیچ نەبێت نەهێڵە لە کرێکارە بیانیەکە بۆ نرخ هەرزانە کار بکات. بەڵێ بۆ خۆی وەکو ئاماژەم پیاکە ئێمە نەمانتوانێت لە هەرێمی کوردستانە بە سیستەمی یاسایی کار بکەین. بۆ نمونە یاسای کاری عێراقی و کە لە هەرێمی کوردستان کاری پێگرێ ژمارە هەفتەی ساڵ 80 مادەی 23 مانەیە. لە مادەی 23 هاتووە ئەڵێ نابێت کار بدرێتە هیچ کرێکارێکی بیانی ئەگەر هات و کرێکارە بیانیەکە مۆڵەتی کارکردنی پێ نەدرابوو. مۆڵەتی کارکردن وەکو ئاماژەم پێیا بە پێی چەند جۆڕێنمایەک لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتیەوە درێ بە کرێکاری بیانی. کاتێک کە لیژنەکانی پشکنین سەردانی پرۆژەکانەکەن ئەگەر ئەم کرێکارە بیانیە مۆڵەتی کارکردنی نەبوو ئەوە مافی خۆیەتی ئیجراعەت لەگە خاوەن کارەکە چۆن لە مادەی 24 هاتووە ئەڵێ هەر کەسێک هەر خاوەن کارێ هەر خاوەن پرۆژەیەک سەرپێچی مادەی 23 بکە کرێکارێکی بیانی بێمۆڵەت کار پێ بکە لە پرۆژەکەی خۆیان سزادایە حەبس دەکرێ و غەرامەش دەکرێ. کەواتە ئێمە پێویستمان بە جێبەجێکردنی میکانیزمی یاسا هەیە لە وڵاتەیە. ئێستا بەشێکی زۆر لەوانەیە کە لە ڕۆژهەڵاتەوە دێن لەسەر سنوورەکان وەرەقەیەکیان بۆ دەکەن کە بۆ کار هاتوون. ئایا ئەمە پێوەستە بۆ مۆڵەتەوە یاخۆت ئەوانەی کە زۆری لێرەن بیانیەکان مۆڵەتی کارکردنیان نییە؟ وەکو ئاماژەم پێ مۆڵەتی کارکردن لە تەنها لەلایەن وەزارەتی کارەوە درێ لەسەر سنوور ناتوانێت ئاساییمۆڵەت کار تەبعاً کرێکاری ڕۆژهەڵاتی کێن وێرە بە کرێکاری مهاجرن ئەوانە بۆ خۆی سروشتی مرۆڤ وا بۆ ئەوەی مرۆڤایەتی لەسەر ئەم زەویە خۆی بینیوەتەوە هەمیشە هەوڵی یاوە بۆ ژیانی باشتر. بۆ نمونە لە ئەشکەوتە لە پێشا چوەتە ئەشکەوت دوایی هاتوتە دەرەوە خانووی دروست کردو دوایی بە ئێمەش کە بۆ نمونە لە کاتی نەوەتەکانە کە قەیرانێکی دارایی ئەم وڵاتی وێران کرده بوو حیساری دەولیمان لەسەر بوو حیساری حکوومەتی عراقیمان لەسەر بوو بێکارێکی زۆرە بوو هەموو گەنجەکان ئێمە بەش خاوەن بڕوانەوە بەبێ بڕوانەوە سەری خۆیان لەگەر بۆ وڵاتانە چون ئەمانە کرێکاری کۆچبەرن لە پێناوی ژیانی باشترە کۆچەکەن لە پێناوی بەدەستخستنی ئیشا کۆچەکەن. ئەمە وەکو ئاماژەم پێ بەپێی ئیتفاقی ژمارە 158 نەتەوە یەکگرتوەکان ساڵی 1990 مامەڵی لەگەڵاکرێت بە عەرزەکەم با تەوایکەم. ئەم کرێکارە مهاجرانەکەیەن دەبێت شوێنی نیشتەجێبوونیانە بێ
مناڵەکانیان مافی خوێندنیان هەیە و خۆیان مافی کارکردنیان هەیە و دەبێت چاودێری تەندروستی بکرێن نابێ سوکایەتی یا دەستدرێژی بکرێتە سەر ئاینیان ڕەگەزیان زمانیان ڕەنجیان نەتەوەیان هەموو مافێکیان پارێزەوە و ڕاستەخۆ نەتەوەیە گرتوەکان چاودێری سەرپەرشتیانەکە بۆیە دوو مامەڵی جیاوازەیە ئاگادار بن ئێمە کە کرێکارێکی ڕۆژەڵاتی یەتێرە با کوردیش بێەوە بە کرێکاری مهاجر مامەڵی دەگا ئەبێ بەپی ئەو اتفاقی مامەڵی لەگەڵ زۆر باشە. بابینە سەر بوونی کار ئێستا لە هەرێمی کوردستان بە تایبەتی دەوترێت هەندێک لە کارگە و شوێنە پیشە سازیەکان دەگوازرێنەوە بۆ خوار و ناوەڕاستی عێراق. ئەمە ئێستا ڕەوشی کار لە هەرێمی کوردستان چۆنەوە تا چەندە گواستنەوەی ئەم کارگانە بۆ ناوەڕاست و خواروی عێراق کاری کردوتە سەر نەبوونی بێکاری. خۆی یەک حاڵەت هەیە زۆر گرنگە لە هەر شوێنێکی ئەم جیهانەیە تۆ بۆی بڕوانیت کاتێک ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرارە بێ کە گەنجەکان بە تایبەتی کاریان هەبێ بۆ کار بکەن. ساڵانە ئێمە لە هەرێمی کوردستان 10 بۆ 15,000 گەنجمان قۆناغەکانی خوێن تەواوکەن. زانکۆ پەیمانگاکان و زۆریان واز لە یەکێ لە قۆناغەکانی خوێندنە واز لە خوێنێن ینی ساڵانە ئێمە 15,000 بۆ نزیکەی 20,000 کەسمان ئامادە بەکارەوە ئەچێتە تەمەنی کارکردنەوە. دەسەڵات و حکوومەت پێویستە لە خەمی بەکارخستنی ئەو گەنجانەیە بەداخەوە ئێمە لە 2014 هیچ پلەیەکی وەزیفی چ لە کردی گشتی بە تایبەتی ڕانەگەیەنراوە. حکوومەت کاتێک کە ئەم کەم تەرخەمە بێ بەرامبەر بە بەکارخستنی گەنجەکانی و ڕێژەی بێکاری بۆ ڕێژەیەکی مەترسیدار بەرزە بێتەوە دزی تاوان کوشتن لادانی کۆمەڵاتی کاری سیخۆڕی کاری بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە بەکارهێنانی مادەی هۆشبەر هەڵۆشانەوەی خێزانەکان ئەبێ بە دیاردا کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئێمە بەڕوونی ئەمە ئەبینین بەداخەوانێ ئەبێ حکوومەت و دەسەڵاتداران هەمیشە لە خەبی داڕشتنی پلانی تۆکمەیە بن بۆ ڕووبەڕووبوونەوەی دیاردەی بێکاری و ئەبێ گەنجەکانت و ئەوانی لە تەمەنی کارکردان کاریان هەبێ و خاوەنی کار بن. ئەگەر نا لە نەوەتەکانە گەنجەکانمان ساریان ناڵەکرد ئێستا دەبینین لە ناوەڕاست و باشووری عێراقا ئەوانی یەنە سەرجادا هەموو گەنجن وەرتوسیری کە یەک پیریتیان نابینی هەمووی گەنجە داوای کارەکە مەکتەبی تەواو کردووە دانامەزرێ مەکتەبی تەواو کردووە ژیانی نییە ناتوانێت لەسەر پێی خۆی بوەسێ ناچارە ناڕەزایەتی دەربڕێ خاوەن هیچ شتێ نییە لە دەستی بە بۆ ئەگەر بیش کوژرێ کۆڵ نایە و ئەمەش من دڵنیام ئەگوازێتەوە بۆ هەرێمی کوردستانیش گەنجەکانی هەرێمی کوردستانیش حاڵیان لەوان باشتر نییە. واتە ئێستا ئەوەندە کار لە هەرێمی کوردستاندا کەمە کە مەترسی لەسەر تووڕەبوونی گەنجان هەبێ ئەوەندە بێکارمان زۆرە؟ بەڵێ من ئامارم لایە ئاماری ساڵی 2015 2016 2017 2018 کە چەند کارگەی بچووک و مامناوەن لە سلێمانی و دەوروبەریە هەبووە و ئاماری ئێستاشم لایە ئەگەر ئامارەکە بە دەربخەم بە بەڵگەش لامە هەر کاتێ ویسان توان بڵاوی کەموانێ بە تەقریبی ئامارێکت لا هەیە کە ئامارم لایە ئێمە لە 2015ەوە تاوەکو 2009 نزیکەی 2400 پرۆژەمان لەدەستاوە پرۆژەی بچووک و مامناون ئەگە پرۆژەیە 5 کرێکار پرۆژە لە هەرێمی کوردستان یا پارێزگای سلێمانی بەس پارێزگای سلێمانی ئەگەر پرۆژێکی بچووک لە 3 کرێکار بۆ 5 کرێکاریش کاری تێکە وەک پرۆژێکی مامناوەن 10 بۆ 15 کرێکارکاری وەرە بزان چەند کەس بێکار بوو ئەم خەڵکە کە بێکار بوو چی ئەکا پەنا بۆ چی ئەبە بۆیە دەبێت دەسەڵاتداران بیر لەوە بکەنەوانە گەنجەکان کاریان بۆ بدۆزنەوانە و بەو شێوە حیزبەی ئێستا نا من لەبەر ئەوەی کە حیزبینی مناڵەکەم حیزبینیە دانامەزە من مناڵمەیە لە 2013 زانکۆی تاواکرد تایسە لە ماڵەوەی بەڵام هەیە پارتە خەڕوجێگرەوە ئەمساڵ تاعین ئەبێ ئەوە نەمێنێت ئەگەر نا دوایی خۆیان بەرپرسیار سەبارەت بە گواستنەوەی کارگەکان بۆ ناوەڕاست و خواروی عێراق ئەمە تا چەندە ڕاستە هیچ ئامارێک هەیە؟ ئەمە من بەڕاستی هیچ زانیاریم لەسەر ئەوە نییە بەڵام هەندێک شتم بیستووە کە ئەگەر تۆ بتەوێت پرۆژەیە بکەیتەوە ئەبێ بەرپرسیە نازام بکەی بە مەسوول نازم ئەمە تا چەند ڕاستانش لادایە بەڵام جگەل لەمە ئێستاندێک لە سرمایهدارەکان کاکومەر سرمایەکان دەبەنە دەرەوەی وڵات سرمایە گوزاری زیاتر دەکەن پرۆژەکانیان دەبەنە دەرەوەی وڵات لە نمونە لە ئێران پرۆژیان هەیە لە تورکیا پرۆژیان هەیە لە وڵاتە
عەرەبیەکان پرۆژیان هەیە کە من کۆڵیشی لێ ناکرێ و زانیاری دەقیقە ئەمە تا چەندە مەترسی زیاتر بەربڵاوبوونەوەی بێکاری یاخود ئەو تووڕەبوونەوە هۆشداریانی کە جەنابەت دەیدی لەسەر گەنجان دێتە ئاراوە بە خۆی هەروایە ینی سیستەمی سەرمایەداری وە خاوەن سەرمایەکان هەمیشە تەنها خەمێکیان پاراستنی سەرمایەکەیانە و ڕەنگاقی خۆشە بێ و احتیفاس پێکردنی سەرمایەکەیانە بۆیە بە ئاسایی وەریگرەکە کاتێ بزانێت سەرمایەکەی لە سلەیمانی لە مەترسیە ئەیبا بۆ کەرکووکە لە کەرکووک بە ترسیای بە بۆ بەغا لە بەغا بە ترسیا بوو هەیباتە دەرەوەی عێراق ئەمە حەقیقەتە بەڵام ئەوەی کە منی زۆر نیگەران کردووە ئێمە بە سەدان پرۆژەی مانەوە کە کرێکار کاری تێکەوە بەرهەمی هەبووە بۆتە پرۆژەی بازرگانی لەی شوێنێکی دنیای ئەمە نییە پرۆژەیە کە بەرهەمی هەبێ ببێ بە پرۆژەی بازرگانی وەکو ئەگە ناوی کەس نێن جۆری پرۆژەکە بۆ منە چۆنە بە نمونە تۆ ئەگەر دوسێ ساڵ پێش ئێستا بچیتە بۆ پێشانگاکانی ئۆتۆمبیل هەمووی بیسی پێشانگای ئۆتۆمبیل تەبینی لە بیدایەت و دەستی پێکرد بەڵام ئەگە بڕۆشی تایەتە خوارەوە دەیان پرۆژە دەبێت بۆ نمونە غەس لێبوو 5-6 کرێکار ئیشی لێ کرد و کارگەی بچووکی لێبوو ئێستا هەمووی بوو بە پێشانگای ئۆتۆمبیل ئەو نمونەی زۆر باشە لە سەرەتای بەرنامەکە من پرسیارێکم لێکردی لەوەی کە ڕەوشی کرێکار چۆنە ئەگەر ئێستا دووبارە هەمان پرسیار بکەمەوە زۆر بە کورتی وەڵامی ئەوەم بدەیتەوە ڕەوشی کرێکار لە ڕووی باری ژیانیەوە چۆنە بە تایبەتی بانەین ئەو کرێکارانە ئاماژە پێ بکەین کە لە ناو یاساکە دەیانگرێتەوە بە بڕوانامەوە ڕەنگە خاوەنی 20 وەرەقە موچەی مانگانەیە چل وەرەقە بن کرێکارێک کە وەکو کرێکاری سەرەتایی گەر بەپی یاسا سەیری بکەن دۆخیان چۆنە چونکە زیاتر ئەوانەی کە ئێستا کرێکاری یاساین بەشێکیشان هەمان دەرچوانی زانکۆ پەیمانەکانن کە مەجبورن دەبێت کرێکاری بکەن لە بەردەستی وەستایە بن تەنها لەبەرەوەی کە واستەیەکیان نیە کەسێک ناناسن بۆی کە لە کۆمپانیا یاخود لە کەرتی حکومی و گشتەکانە دابمەزرێن بەداخەوە دۆخیان زۆر خراپە یەکەم لە ڕووی داراییەوانەیە ئەو کرێی کە وەری ئەگرن ڕوعی ماندووبوونەکەیان نیە و نیوەی ژیانیان بۆ دابین ناکە ئەمە لەلایەکەوە سەلامەتی شوێنی کار پارێزرا و نێژینگە شوێنی کار گونجاو نیە بۆ کارنە لەلایەکەوە دەستدرێژی زۆرە کرێتە سەر بافەکانیان پێشێلەکرێ سوکایەتیان پێکرێ کەسایەتیان لاوازەکرێ هیچ کەسێکیش نییە هەڵباتێ لە سەریان و لەلایەکی کەیشەوانێ ئەوانەی بە ناوی کرێکاران ئەوانەیە ئەرزەیان وەرگرتووە و سیاری باشیان لە ژێرایە و ماگانە موچێکی باش وەرەگرن بە حساب ئەوانە نوێنەری کرێکارانن هیچ ئاگیان لە کرێکاران نییە کرێکاران دۆخیان زۆر خراپە دەنا ئێمە هەموو جارە ناچارە بین باسی ئیتیحاد عام لە شغلی تونسی بکەن یەکێتی سندیکا کرێکارەکان لە وڵاتی تونسا کە خاوەنی 1 ملیۆن ئەندامن و هەر کاتێک بیانوێت سیستەمی حکومڕانی لە وڵاتە ئاگۆڕن و هەر کاتێک بیان وە بزانن دەستدرێژی کراوتە سەر مافی یەک کرێکار خۆش نابن بە نمونە زۆر جارام نمونەیەنوانە بەڕێوەبەری گشتی پۆستە و گەیاندنە وڵاتی تونس یەک کرێکاری کارێکی شخصی خۆی بە کرێکارێکی کردبوو بە سایقەکەی بۆ نمونە اتحاد عام شغلی تونسی مانگرتنی سەرتاسەریان ڕاگەیان بەڕێوەبەری گشتی دەستیشی لە کارەکەی کێشایەوە و قەرەبووی کرێکارەکەشی کردەوە و داوای لێ بردشی ئەنجا چکونەوە سەرکارەکانیان ئابێ لە هەرێمی کوردستانە کرێکاران خۆیان ڕێک بخەن و ڕێکخراو بن و سندیکای دڵسۆزیان هەبێت ئینشەڵا ئەو خۆشیان بەرگری لە بەداخەوە لەوانەیە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەجینا ئێمە ئەبێت هەوڵ بین ئیتیفاقی ژمارە 1970 ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ساڵی 1940 حڕیە نیقابی و حیمە حەق تەنزیم لە مساعدەقە بکە حکوومەتی عێراقی ئەو کاتە هەموو ئەو کێشانەمە حل بێت. زۆر سپاس بۆ بەڕێز کاک عومەر سەعید کرێکار کە میوانی بەرنامەی ژێرخان بووی. سپاس بۆ زانیاریەکانت. سپاس بۆ ئێوەش. بینەران یازی سپاس بۆ ئێوەش کە تام ساتی بەرنامە لەگەڵماندا بوون. تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. ماڵتانەوە.